طبعا ئێمە یەکەم جارمان نییە سەردانی بەغاکەین پێشتر 4 کەڕەتیکە سەردانی بەغامان کردو وەزارەتی پەروەردە بەشی مەناهێژ تاقیکردنەوەکان سەبارەت بە کەیسی خوێندنی کوردو ئەوە بوو کە لە کاتێکە چاوەڕوانی ئەوەمان بۆ خشتەی وانەکان دابەزێ بۆ تاقیکردنەوە خارجیەکان زمانی کوردی تیانە بوو ئەمەش نیگەرانی دروستکرد نەک هەر لە لای خوێندکارانی خوێندنی کوردی تەنانەت لەلایەن هەموو نەتەوەی کورد ئەمە نیگەرانی دروست کرد. دوای ئەوە چەندی سەردانمان کرد دیار بوو سەردانەکانمان دوا بە دوای یەکتری بوو ئەم جارە سەردانەکەمان بە شێوازێکی تری گرتە خۆی ئەو بوو کە لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق دانیشتین بە ئامادەبوونی مدیری مەناهیجی هەرێمی کوردستان و هەروەها مدیری مەناهیجی عێراقی فێدراڵ و هەروەها مدیری ئیمتیحانات و وەکیل وەزیری شئونی علمی ئەمە لە کاتێکا بوو کە دوێنێکە ئێمە چاوپێکەوتنی وەزیرمان هەبوو و وەزیری پەروەردەی هەرێمیش بە لە ڕێگەی تەلەفۆنەوە پەیوەندی بە وەزیری تربیە عێراق کرد کۆبوونەوەیەکمان ساز کرد بە ئامادەبوونی ئەوانەی کە ئاماژەم پێدا لەو کۆبوونەوەیە زیاتر لە سەعاتێ لە کۆبوونەوە بووین کە باسمان لەوە کرد ئێمە لە ڕێگەی یاساوە ئەتوانین داخۆزیەکانی خۆمان بەدەستبێنی ئەویش ئەوەیە کە لە مادەی چواری دستوری کە ئاماژەی پێداوە هەموو زمان هەموو نەتەوەیەک مافی ئەوەی هەیە بە زمانەکەی خۆی بخوێنێ دوای ئەوە کە ئیتر تاوتوی تەواو کرا بە شێوەیەکی یاسایی بڕیاریاندا کە کوردی بێتەوە جەدوەلەکە وەکو ساڵەکانی تر و عەرەبیش تەرک بکرێ لەبەرەوەی ئاینەکەی تەرک بوو دەبێ عەرەبیەکەش تەرک بێ